وەخت بوو دڵ بێتە دەرێ گرتمە بەرەو ڕێگایە تەق تەقدام لەو دەرگایە ئای گرتمە بەرەو ڕێگایە تەق تەقدام لەو دەرگایە ویستم زوو بگرێتەوە ڕوح بە بەرما بێتەوە دەنگی پیاەگاتە جەمێ لە دوورەی پرسی کە جەمێ گوتم یار دەرگا بکەوە منم هاتووم بەم شەوە ئای گوتم یار دەرگا بکەوە منم هاتووم بەم شەوە کە دەرگاکە لێ بووەوە فرمێسکی چاو بەر بووەوە یار نەبوو دایکی یار بوو وا دەمی بە گوفتار بوو وتی کوڕم چی بووە ئەڵێ ڕێگات ون بووە ئای پێم وتنا بە حەماسی کواکچەکە دەودەم ناسی گوتی لەگەڵ یا برادەری چۆن لەوە بێخەبەری دیارە نەیزانیوە چەکەمیان مارە بڕیوە لە ماڵە خەزورانی ئەژی بە کامەراوە ئای کەوای دڵ خوڕپەی کردێ هێوا شەوا شرپەی کردێ مەبەستی لە چاو کاڵبوو چون کچە گەورەی ماڵ ئای مەبەستی لە چاو کاڵبوو چون کچە گەورەی ماڵ بوو بێگومان بووم ئەلەوە چون دەکەیەوە بێگومان بووم ئەلەوە چەشو کردوەکەی ئەوە دەستی بۆ گیرفانی بر ئای بێگومان بووم ئەلەوە چەشو کردوەکەی ئەوە چۆکم دادا و تێرگریام گوتم خوایە پێوە فریام بۆچی وا بوو بەشی من هێنات ڕۆژی ڕەشی من دایکی یارم هاتە قسا بەم جۆرە و بەم نەفەسا ئای گوتی کوڕم وا ماندووی سوالکەری بۆ خێراتووی دەستی بۆ گیرفانی بردێ 5,000 بۆم دەرکرد وتی کوڕم تۆ چیتە هەسەکەم کە برسیتە وەرە ژوورێنان بخۆ پارەکە وەرگرە و بڕۆ گوتم بەڵێ سوالکەرم بەس پارەنیان نەسەرم ئەتەوێ بزانی کێم گوێ بگرە با پێت بڵێم ئای سوالکەری ئاشتیارم بۆیە ئاوا غەمبارم وتم پوریە کچەکە دێ جەستەمی کردووە شەکەتە